بە ناوی خۆی گەورە و میهرەبان هاوڕێیان و خۆشەویستانی بەڕێز بەخێر بن بە یەکێک لە وانەکانی فێربوونی زمان. کورتە چیرۆکی ئەمڕۆمان کورتە چیرۆکێکی زۆر خۆشە بە ناوی The Lamp of Gold. The Lamp یعنی تیکە، یعنی بەشێک. Of Gold، Gold یعنی زێڕین. باش بەس بەلەوە دەستی بکەین بەم کورتە چیرۆکە لەبیرتان نەچێ، حتما کاناڵەکە خۆتان سەبسکرایب بکەن و هەروەها زەنگۆڵەکە لەسەر ئاڵمودەوە دابنن. زۆر باشە. Paul was a very rich man. Paul ناوە. Was بوو a very فرا rich یعنی دەوڵەمەند. rich man پیاوێکی دەوڵەمەند. But he never، بەڵام ئەو هەرگیز spent any of his money، بەڵام ئەو هەرگیز هیچ پارەیەکی خەرج نەدەکرد. spend یعنی خەرجکردن. any یعنی بەشێک. any of his money لە پارەکەی. جاری ترەی خوێنمەوە بۆتان. Paul was a very rich man, but he never spent any of his money. دیارە پیاوێکی زۆر لەخۆیان دەڵێن زۆر خەسیسە، وانییە. He was scared that someone would steal it. He was scared. ئەو ترسی ئەوەی بوو یا لە ترسیا that کە someone کە کەسێک would steal it کە کەسێ ئەو پارەیە بیدزێت. steal یعنی دزین. it ئەوە. باش. He pretended to be poor and wore dirty old clothes. ئەو pretended یعنی وا خۆی نیشان ئەدا to be کە بێت poor کە وا هەستی وا خۆی نیشان ئەدا کە فەقیر دەکەوێت. to be poor. okay. and wore dirty. wore یعنی دەیکردە بەری. dirty یعنی جلوبەرگی پیس. dirt یعنی پیس. old clothes. old یعنی کۆن. clothes یعنی جلوبەرگ. بەس چی دەکرد؟ ئەهات خۆی وا نیشانەدا pretended کە to be poor کە هەژار دەکەوێت، فەقیر دەکەوێت. بۆ چی دەکرد دوایەوە؟ and wore dirty جلوبەرگی کۆن و پیسی دەکردە بەری. خاص. people laughed at him. خەڵک بەو پیایە پێدەکەنن پێ. laughed یعنی پێکەنن. at him یعنی وەختی ئەویان دەبینی دەستیان دەکرد بەکەنن. but بەڵام he didn't care. بەڵام ئەو بۆی گرنگ نەبوو ئەمانە. but بەڵام he didn't care. care یعنی گرنگیدان. بۆی گرنگ نەبوو. didn't لێرە منفی. he only cared about his money. ئەو
تەنها گرنگی کرد یعنی گرنگی about his money گرنگی ئەدا بە پارەکەی تەنیا فقط گرنگی بۆ پارەکەی his money پارەکەی کرد گرنگیدا okay one day لە ڕۆژێک he bought a big lump of gold لە ڕۆژێک he bought یعنی کڕین یعنی کڕی a big lump big یعنی گەورە lump بە بەشێک لە شتێک ئەڵێ lump بەشێک لە شتێک okay lump of gold بەشێکی سند لە زێڕی سند he hid it in a hole by a tree دەڵێ ئەو hid it ئەوی داشارا بوو ئەو تیکەی تەڵا ئەو بەشە لە زێڕەکە in a hole لە کونێک hole یعنی کون by a tree کە by a tree یعنی شاردوویە و لە لای دارەکە by a tree یعنی دار every night هەر شەو هەر night شەو he went to the hole ئەو دەچووە سەری کونەکە و to look at his treasure و سەیری دەکرد treasure یعنی چی؟ یعنی سەیری گەنجەکەی دەکرد treasure یعنی گەنج every night هەر شەو he went ئەو دەچووە سەری کونەکە و hole to look at و سەیری دەکرد his treasure گەنجەکەی he sat on his locked ئەو دانیشتو he sat دانیشتو and he looked و ئەو سەیری دەکرد no one یعنی هیچ کەس will ever find my gold he said ئەو دەڵێ چی ئەو گوتی no one هیچ کەسێک will ever ناتوانێت find بدۆزێتەوە my gold زێڕەکەی من he said ئەوتی find یعنی دۆزینەوە و goldیشکە زێڕ بوو he said ئەو گوتی دەی باش but one night بەڵام لە شەوێکدا a thief دانێ دز saw بینی Paul looking at his gold دزێک بینی کە ئەم پیاوە سەیری looking at یعنی سیرکردن یعنی سەیری چەکەی دەکرد his gold هەڵاکەی زێڕەکەی and when Paul went home لە کاتێکدا Paul چووە ماڵەوە the thief picked up the lamp دەڵێ دزەکە هاتوو lamp of gold ئەو بەشە لە زێڕەکەی کە دانیا بوو لێنە pick up یعنی هەڵی گرت thiefis یعنی دزەکە و pick up هەڵگرتن the lamp بەشێک لە of gold بە زێڕەکە پس slipped it into his bag slip یعنی وان دەڵێن شتێک بخزێت دەژین slip لێرە slip it یعنی خستیە ناو into the now his
bag لەناو کیسەکەی and وەدوایەوە run away وەدوایەوە چوو لەوێ چوو run یعنی ڕاکردن away بەیەکەوە دەبێتە چێنی لەوێ چوو ڕای کرد bag کیسە جانتا the next day ڕۆژی دوایی Paul went to look at his gold ڕۆژی دوایی Paul چوو went to چووە ئەوێ و look at سەیری his gold زێڕەکەی کرد but بەڵام it wasn't there بەڵام لەوێ نەبوو it wasn't نەبوو there لەوێ it had disappeared بەڵێ it had ئەو چتا it had disappeared نەمابوو appeared یانێ شتێک ڕوون بێت بیبینین بەڵام لە کاتێک وشەی دیس دەلکێ پێ و دەبێتە منفی یعنی disappeared یعنی نەبوو first Paul cried یعنی دەستی کرد بە گیریان و Paul cried and cried و دوارە گیریا و he cried ئەو گیریا so loud زۆر بە دەنگی بەرزەوە so loud یعنی دەنگی بەرز that a wise old man heard him دەڵێ that a wise old man دەڵێ پیاوێکی ژیر heard him دەنگی بیست heard بیست wise پیاوێکی دانا ژیر old پیر man پیاو heard بیستی him دەنگی ئەوی بیست and came و هاتو to help هاتا یارمەتی بدات Paul told him Paul وتی پێ the sad tale of the stolen lamp of gold ئەو هاتو هەموو چیرۆکی tell یعنی چیرۆک of the stolen لەو شتە کە دزریا بوو lamp of gold لەو بەشە لە تەڵات یعنی هاتو هەمووی چیرۆکەکەی وتی بۆی وتی ئاوا بووە tell یعنی چیرۆک said یعنی وتی پێ tell چیرۆکەکە of the stolen لەو شتە دزریاوە lamp of gold پیرە پیاوە ژیرەکەی وتی don't worry یعنی نیگەران مەبە worry یعنی نیگەران don't worry دەبێت منفی یعنی نیگەران مەبە he said ئەوتی get a big stone دەڵێ سەنگێکی گەورە بەردێکی گەورە بێنە stone یعنی بەرد big گەورە get a big stone یعنی بەردێکی گەورە بێنە و and put it in the hole دەڵێ ئەو بەردە بێنە و بیخە ناو کونەکە by the tree لەلای دارەکە what said Paul said دەڵێ چی what why بۆچی what did you do with your lamp of gold what did you do یعنی what did you do یعنی چیت کرد لە with your lamp ئەمە پرسیارێکە پیرە پیاوەکەیەکە دەڵێ what did you do چیت دەکرد with your lamp of gold لە ئەو تیکە ئەو بەشە لە تەڵاکە کە بوت دەڵێ I sat and looked at
eat every day بەڵێ من هەموو ڕۆژێک دادەنیشتم و سات یعنی دانیشتن و دوای ئەوە look at و سەیرم دەکرد و eat every day لە هەموو ڕۆژێک said Paul مەکیوتی Paul وتی exactly بەڵێ دێ هەروایە ڕاستە exactly شتێکە بۆ تەئیدکردن مثلا دەڵێن of course یعنی یا ئاواکن بەسەرمان یعنی بەڵێ وایە exactly of course پس said the with old man کیوتی پیرە پیاوەکە وتی پیرە پیاوە ژیرەکە with old man باش you can do exactly تۆ دەتوانی ئەو شتە بەڕاستی ئەنجامی بدەیت exactly دقیقاً بەڕاستی the same with a stone تۆ دەتوانیت ئەم کارێکە کە بۆ زێڕەکە دەتکرد ئەم کارێکە هەر بۆ ئەم بەردە بیکەیت پێ باشە exactly the same یعنی شتێ وەکو یەک بێ same with a stone هەرە و شتانە کە ئەو کرد ئاهاتی سەیری زێڕەکەت دەکرد پێ باشە ئێستا زانین چی بکە بێ سەیری ئەو بەردە بکە ئەو کارە بکە Paul listened بەڵێ Paul گوێدا و تات بیری کردە و for a moment بۆ چەند دقیقەیەک چەند بەشێک چەند لەحزەیەک and then said و دوای ئەوە وتی yes بەڵێ you are right بەڵێ حەق حالای ئێوە تەئیدی دەکا بەڵێ بەڕاستە you are right I've been very silly بەڵێ من زۆر گەمژە بووم I've been very silly یعنی گەمژە I don't need a lamp of gold to be happy من پێویستێکم نییە پێویست نیت a lamp بەشێک of gold to be happy کە من بەشێک لەم تەڵامە بێت و سەیری بکەم بۆ چیمە ئەوە بەردەکەم هەیە و هەموو ڕۆژێ سەیری دەکەم و بەتر لەمە دووە من خۆشحاڵم ئەی خوددا بەدەستم پیاوە ژیرە ئەمە کار بۆ ئاخر کردی بەڵێ پیاوێکی ژیر وچیە بێ ئەحوا بکەوتم بەڵێ کاکە من دزەکەت بۆ دەگرم و دەتوانی تەڵاکت بێنیتەوە ئەم پیاوەیە زۆر گەمژە بوو بەڕاستی خۆشەویستان هیوادارم ئەم کۆرتە چیرۆکە بەدڵتان بێت لەبیرتان نەچێ سەبسکرایبی کاناڵەکەمان بکەن ئەگەر بەدڵتان بۆ حتمەن لایکی بکەن ئەبێتە پاڵپشتی بۆ من کە توانم وانەی زۆرترتان بۆ دار بنم ئەگەریش پێتان خۆش بۆم کلیپا حەزەکەن مەسەڵەن کەسێ وەک خۆتان فێر بێت دەتوانن لە خوارەوە شێری بکەن بۆ هاوڕێکانتان یا ئەگەریش گەرەکانە چەند بار سێری بکەن دەتوانن لە بەشی سێتینگە دەڵێ دەنگەکە تۆزێ تنتری بکەن و کلیپەکە تنتر بیونەوە مەسەڵ بۆ جاری دوم ئەمە چ لە خوارە و دوودانە کلیپە میدانیا بۆتان دەتوانن سێری ئەو دوو کلیپێشە کەن هەمووتان بەخۆی گەورە دەستپێرم